کاگامان گەشتیم ڕۆمان بۆ کوێیە؟ کاگاگریجان گەشتیم ڕۆمانی شەڕا بۆ خەمزە قولە ڕەشە بۆ ناو فروشتە جوانە و گەشتێکی شاغوەک و شاغڕەوی و پاسپۆرتواریە بێشەڵە. دەست خۆش کاگامان. سڵاتە لێگە هاوڕێیان. گەشتیم ڕۆمان گەشتێکە بۆ گوندە جوانەکەی خەمزە قولە ڕەش. لێوە گەڕانەوەمان هەیە بە ناو شار و ئێوە لەگەڵمان بمێنەوانێت تا کۆتایی گەشت و بە هیوای گەشتێکی خۆش و شادی بۆم بلایەکمان و توانین نمونەیەکی جوان بین لە گەشتەکە و دووەرەوە سروشتی ژوەک خۆی بۆیەوە بگوازینەوە. ئێوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی گەشت و ئێوە بەخێرێ منش بە سەلامەت. ئەوەستن براکە بڕۆستم گرین کاکە کۆ بنەوە. برا یەک دوو یەک دوو سێ من یاگە بامشی گیا بوو بەرگاکە منی هەژار یەک دەقە خۆڵایە ڕسماگرین دەدا ڕسمی ئادێ واسن بەبانی بیگە خۆش ڕێزیاک کاکە ماجان دەوەرە بۆ سبرا مەڕۆ بۆ چۆڕ جات لو انا قدوا زحمته كاكا ما تشيبو دولة تشكو الربر ايوا شوفها كاكا Чего? عادي لا برو كاك بيان مرو محمد برو كاك مات مرو برو يلا
إيه. أتواني ما مزانا كشنا قد أجر بساقهم بعزة النجا اگر الربرو ما مزانا اگر الربرو من الدواء من جهته ده راشي بربرا تعمل كشن ايه تعمل نشان اصلا وريه نوك حركة من طبعا والله بيونا ما هو ترى خوش شيء بدل بدل تعال على حسب ما عاد يصير تسي تقلق يا واسرا اقدر يكتري بن بلا مسافة بن مسافة لا خو حال نيقا كمان زور رشتي
Mam saya buka orang ya. Iya, ada orang kabut. Wah, أما حالني كاكا مانج أهلا بخو أهلا بخو كاكا مانج واداني مرة في عين باكر ذاكين ما بيسوى ما هو عارف. اوه والله سيكو جرمو والله يك تمام فيه جاب الشكل نفرق وجهته كاكا مان che anche ritorna ricco sentito خرج زو السيري هاي يبي يجلعني شاتو هذا كوشتي ناقر ينتظر هذه ميزانانا ترى خلقيمة أنواع عمرو بيتي براسي لكن اخوان غضب قبله لا بوسط اقري له عمر بربو جيب شوي مردم بريه تو عم بالله ما عودتهم مرة لا ابو القرآن اغلب محمد بابا ساكن لا انا ورا يا كوزي ما ابو هوراني خوش ريز بدامي لك اشتكى معنو بهاي طاقوني ما هاي تاكي كم فيش احنا كم دابرتي واقر كاتنا بوي بينتا بوغو اسماني اللي روا ما هاي تايدنا هم بخوال برتان سفرم تاكي اشتكي كر استادي خوابت
خۆشەویستان ئالێرە و هاتونەتە خوارەوانی ئەو هەموو بەرزایمان بڕیوە من ڕێگای هاتونەتە خوارەوانێ تا ئێرە خۆشەویستانم لە کۆتایی ڤیدیۆکەیە ڕێزی خۆشەویستیم بۆ یەو دیپاتەکەمەوانێ گەشتی ئەمڕۆژمان کە تایبەت بووە خەمزە و هەروەها باخەکانی بەرزاییەکان بەرەو کۆتایی هات ئێمە چەند کیلۆمەترێکمان ماوە بۆ ماڵەوانەوە هەواری شارە لێرەوەی کۆتایی بە ڤیدیۆکەم هەیەنم بە هیوامتانی بێتم دیمەرێکی جوان بۆ گواستنە بێتنەوە هەرچەنە بەڕاستی زەحمەتی زۆری دیابوو بۆ من چونکە شوێنی وای تاوو بۆ MTB بوو ئەگەر خەڵەتم نەتبێت و من نەمەتوانی زۆر ئەوەی لەگەڵاکەم بەس گرنگەوەیە ساز بەخوای گەورە بە سەلامەتی گەڕاینەوانێ هاتینە شوێنی مەبەستەوە بۆ دومین جارە لێرە کە هینەوە ناو شارەوە هەوای شار هیوادارم توانی بێتم دیمەری جوان بۆ گواستنە بێتنەوەنێ و بەدڵی هەموو لاتەمو بێ لێرەوە بەخوای گەورەتان سپێرم ماڵ ئاوا و هیوادارم هەر لە خۆشی و گەشت و سەیرانە بن تا دوای ڕەمەزان گەشتی پاسی سواری لەلایەن خۆمەوانێ تر هاوڕان بخوایان نەزانن گەشتەکەیانە گەشتە وەسیانم ئینشەڵڵا ڕەمەزانی خۆش و بەبەرەکەت بێ بە هەموو لایەک و خوای گەورە دەروێتی خۆش لە میلەتە بکاتەوانە دەبێت لە ناڕەحەتی و شەڕ و ئاشوو بۆ شتانە دووبارە ڕەمەزانتان پیرۆز خوای گەورە تاعاتی ملای قبوڵ کات ئینشەڵڵا هیوادارم دوای جەژنیش ئینشەڵڵا بە سەلامەتی ئەگەر بمێنین گەشتەکان دەست پێکەینەوەوانێ بۆ ناوچە کوردستانەکان گوندەکان ناو باخەکان ناو شاخەکان ناو شار و شارچەکان هەتا ناو قەزا و ناحیەکانیش ئینشەڵڵا بڕێرمانەوە ئێمە نەوەسین ئێوە لەگەڵمان بمێنەوانێ تا دوای جەژن و ڤیدیۆی گەشتی دوای جەژنیشمان ئینشەڵڵا دەبێت و چاوەڕێمانکەن بەم زوانە دەگەڕێنە لاتان خوای گەورە ئاگاداری هەموو لایەکتان دێت و ماڵ ئاوا